وەکە زانین لە ماوەی ساڵانی ڕابردووە خەڵکانێکی زۆر لە هەرێمی کوردستان بەتایبەت چینی گەنجان ڕویان لە وڵاتانی ئەوروپی کردووە بەتایبەت بەریتانیا کە ئەمانش هۆکارگەلێکی زۆر هەن لە کوردستانە کە ئەتوانین بڵێن کۆچی گەنجان بە بۆنی ئەمانە بۆیکە لەوانە نەبوونی خزمەتگوزاری و نەبوونی مافە سەرەتاییەکان بچووکی مافی سەرەتایی گەنجان و سەرجەم چین و توێژەکانی تریش و هەروەها خراپ بەکارهێنانی دەسەڵات لەیان جووت حیزبی بنەماڵەوە وای کردووە کە خەڵکی بە تەواوی کۆچکە لە نێوانە گەنجان چینی گەنجان بە تایبەتی ئەمەش دەرئەنجامێکی زۆر خراپی دەبێتەوە بەرەو ڕووی کوردستانە کۆمەڵێک ئاقاری زۆر خراپی لەکەوێتەوە کە ئەمانە یەکێک لە هۆکارەکان زاڵبوونی دەسەڵاتە و بەردەوامبوونی دەسەڵاتە لەو قۆڕخکارانەی کە هەیەی و هەروەها پشتگوێخستنی زیاتری هاوڵاتیان و چینی میلەت لەلایەن دەسەڵاتدارانەوە کە ئەمانە هۆکارێکی زۆرن کە گەنجان کۆچەکەن بۆ وڵاتانی ئەوروپا. بە کۆچکردنی گەنجانیان هەر هاوڵاتیەکی تر کە کورد بێت و لە کوردستانە بشی لەو دۆخەی کە هەیە بڕوا بۆ ئەوروپا بەمە هیچ لە دۆخەکە ناگۆڕێەوە ڕێگە چارەسەرێکیش نییە بەڵکو ڕێگە چارەسەر ئەوەیە کە گەنجەکان هاوڵاتیانی خەڵکی هەرێمی کوردستان بەرەو ڕووی دەسەڵات بڵێن نەخێر بڵێن دەسەڵات ئەمەد خراپە ئەوەت هەڵەیە دەسەڵاتی حکومڕانی باش بەڕێوە نابی و ناتوانانی کارەکانی بە باشی بەڕێوە بێت چۆڵیکە بە ڕێگەیەکی زۆر باش ئەتوانین ئێمە دەسەڵات بگۆڕین و ڕێگەی دیموکراسی هەیە بوون من ڕێگەی هزار و یەک جۆر ڕێگەتر هەیە کە هاوڵاتیان پشتی بێ بەسن نەک لە واقعیەکی کە ئێستا هەیە ڕابکەن و ڕووبکەنە وڵاتانێکی تری ئەوروپا کۆچکردنی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە هیچ شێوەیەک ڕێگە چارەسەر نییە بەڵکو کۆچکردەکان ئەبێتە هۆی زیاتر ماڵوێرانی کورد و نەهامەتیەکان ئەمانش سەرئەنجام دەسەڵات سوودمەندە و دەسەڵات زۆر پێخۆشەکە گەنجەکان کۆچکەن بە ئەوروپا چونکە بە هۆکاری کۆچکردنی گەنجان ئەو چینە ئەو چینەی کە کۆچەکە پێڵێن گەنجان هەوێنی گۆڕانکاریە لە هەموو میلەتەکانە بە کۆچکردنی ئەو چینە ئەوە دەسەڵات زۆری پێخۆشە و بێباکی شەبێ و پشتی خۆشی خوێنێ لە هەموو ڕوودانی کە ڕۆیە ئەتوانین بڵێن دیاردەی کۆچکردن چونکە لە حاڵەتەوە بۆتە دیاردە بەشێکە لە چاولێکەری چونکە ئەبینێ 5 هاوڕێ بەیەکەوەن چواریان ئەڕوا یەکێکی مێنێتەوە سییانیان ئەڕوا دوانیان نامێنێتەوە ئەمە وا ئەکا هاوڕێکەی یاخود دراوسەکەی یاخود خزمەکەی ئەمی شاوی لێ بکە و ڕووکاتە ئەو لێشاوی کە هەیە ئەوروپاش خۆمان ئەزانین لە ئەعلام بینیمانە یاخود کەسێک سەردانی کردبێ یاخود ئەزمموی کەسێک ئەزمینی خۆی گەڕابێتەوە لەو بارودۆخێکی هاتوۆتە کوردستانەوە ئەو بەهشتە نییە کە وێنای ئەکەن لە تەلەڤیزیۆنەکانەوە یاخود لە ئەعلامەکانەوە بەڵکو لێوەش ئەبێ وەکو هەمان تاس و حەمامی کوردستان کارکەیت و ئیشکەی بەڵام لەوێ ئازادی هەیە و لەوێ گەنجەکان فرامۆش ناکرێن کۆمەڵە سیفاتی زۆر باشتی هەیە لە کوردستان بەڵام ئەمە هۆکاری ئەوە نییە بیدەمە دەستەوە کە گەنجەکان کۆچکەن بەڵکو کۆچ نەکردنی گەنجان هۆکاری ڕوبەڕبوونەوەی دەسەڵاتە هەر میلەتێک هەر وڵاتێک کە میلەتەکەی کۆچکە بەتایبەت چینی هەوێنی گۆڕانکاریەکەی کە گەنجە ئەوە ئەو وڵاتە سەرکەوتوو نابێ ئەوە دیارە ژێردەستەی هەیە ناداتی هەیە ناداتپەروەری هەیە ئەوە وڵاتە دزی و جەردەیی تا ڕوئەیە ئەوە هۆکاری جووت حیزبی بنەماڵی کوردستان کە یەکێتی و پارتین هۆکاری ئەوەن کە گەنجەکانی هەرێمی کوردستان ڕۆکەنە ئەوروپا هۆکاری ئەوەن کە گەنجەکان کاریان نییە مافیان نییە خزمەتیان ناکرێ و بیمەیەکی تەندروستی باش و جێگیریان نییە بە پلەی یەکەم پێویستە دەسەڵاتی کوردی بەخۆیان بچێتەوە گۆڕانکارێکی سەرتاپایی لەسەرەوە بۆ خوارەوە بکات و لە سەرۆکی حکوومەت و لە سەرۆکی هەرێمەوە بۆ بچووکترین فەرمانبەر گۆڕانکاری تەواو لە شێوە و ڕوخسار و شێوازی دەسەڵاتیان نابکات ئەو کاتە گەنجەکان کۆچ ناکەن و پێویستە حزبە ئۆپۆزیسیۆنەکان گۆڕانکاریەک بە ئیش و کاری خۆیان نابکەن لە زیاتر هاندانی گەنجان بۆ گۆڕانکاری و تێگەشتنی فکری گەنج لەوەی کە نابێت وڵاتی خۆی جێبهێڵێت بۆ دز و گەندەڵ و جەردەکانی وڵات بەڵکو ئەبێ بەرەنگاریان بێتەوە لەو دۆ حەقیقی کە هەیە جێی نێڵێ بەڵکو بەرەنگاری بێتەوە و بتوانێت بێتە هەوێنی گۆڕانکاری بۆ وڵاتەکەی خۆی هۆکارەکانی گەنج دەسەیابەتە ئەتیان ساڵ لە قەزایکی وەک سەسایق کە بە سەدان گەنج کۆچیاکرۆ و تاوای باشووری کوردستان کۆچێکی زۆر بە پلەیەکەم بە بڕایەمە هۆکار نەبوونی ئیشە نەبوونی خزمەتگوزارە سەرەتاییەکانە ئەویش بەهۆی گەندەڵی و نەعەدالەتی دوو حیزبی بنەماڵەوەی کە دەستیان بەسەر هەموو جونگەرەستیارەکان جونگە ئابووری و سیاسەکانی باشووری کوردستان ناگرتووە هیچ هەل و دەرفەتێکیان بۆ گەنجان نێشتەوە کە بتوان بە ئیرادەی خۆیان بەویستی خۆیان کاریان دەستکەوێ ببنە خاوەن پیشەی خۆیان بە تایبەت
دواتر نەبوونی ئازادیە لە باشووری کوردستان یا بینی ئەوە زیندانانی بادینان هەیە هێرشێکی زۆر بۆ سەر ئازادی خوازان چالاکان ڕۆژنامە نووسان مامۆستایان هەیە لە هەموو چین و توێژەکانە تایبەتیش گەنجان لەبەرەوە ئەمە هەمووی هۆکارە بۆ لایەکی تریش داگیرکاریە سێرەکەین داگیرکاری لە هەموو شوێنێک و خاکی باشووری کوردستان داگیرکەرەکرێت تۆپبارانەکرێت گوندەکان چۆڵە بێ یعنی یەکێک لە بوژانەوەی ژێرخانی ئابووری هەر وڵاتێک گوندەکانێتی پایەکی گرنگە بەڵام ئێمە گوندەکانمان هەمووی بەرەو چۆڵبوونە ڕاویش بۆی ئەو شەڕە نەویسەی گەلۆ کە دەوڵەتانی داگیرکەر بە تایبەتی چەند حیزبێکیش کە پێشەواتی ئەو داگیرکاریەکەن لە باشووری کوردستان ئەوەیە هۆکارەکە تۆڵە گرێک بەدەست بە گرێک بۆ نەکراوە مەجبور بیچڕێنی ینی گەنجانی چاریان نەما هەرچەنە بە من لێرە و بانگوازیە تاوای گەنجانەکەم چۆڵی نەکەن لەبری ئەوەی بچنە چۆڵیکەن لێرە خۆیان بەڕێخسنکەن ینی چارەسەر بدۆزنەوە چارەسەر زۆرە چۆن دەسەڵاتوانێ ئەمە کۆنتڕۆلکە بۆ ئێمە ناتوانین دەسەڵات کۆنتڕۆڵکەین هەموو بەرپرسیارەکە ئەکەوێتە ئەستۆی حکوومەت دەسەڵاتدارە هەرچەنە ئەمانە ئێرە بەڕاستی حکومە نین کۆمەڵێ دز و مافیا و کۆمەڵە جەدە کۆمەڵێ خوێنمش کۆمەڵە ئازادی خواست کوش کۆمەڵێ دوو زیندانێکی گەوران دروست کردووە ئەمانە حکوم نین حکومداریەوە ناکرێت حکومداری بە ئیدارە ئەکرێ بە فکرێکرێ بە توانە و ژێرخانی ئابووری ئەکرێمانە هەموو شتێکیان نهێشتووە هەموو شتێکیان دزیوە سەرخان و ژێرخانی ئەم وڵاتیان هەمووی دزیوە ینی بۆشیان کرێ بەشی 20 ساڵی داهاتوو تیژ داهاتی وڵاتیان دزیوە ئیتر حکوومەتی چێمانە بەڵات لەخوا ناوە حکوومەت و شرایطێکیان داوە بەخۆیان کەی بیانێ پەرلەمان داخن کەی بیانێ وەزیرە نێرنە ماڵ و کەی بیانێ ئازادی خواست دەگرن کەی بیانێ دەستگای میدیایی داخن کەی بیانێ هەموو یەشێوە سەرم گەلە بەڕێوە بن لەبەرەوەمانە گوناحە پێیان بڵێ حکوومەت بۆیە پێویستە گەنجان هەڵنێن چۆڵی نەکەن ئەم دەرفەتەی کە هەیە گەنجانە بایکۆتە ئەمە کە بەڕاستی وزێ و توانای گەنجانی پیشاندا بۆیە پێویستە گەنجان لە بەرامبەرەوەی هەموو شۆڕشەکان لە پێشوە بە پێشەنگی گەنجان کراوە تەنانەت باشووری کوردستانە کاتێ ڕاپەڕینەوە یەک دەستی پێکرد گەنجان کردیان بۆیە پێویستە گەنجان ئەم توانە وزەیان دووبارە بخەنەوە خزمەتی کۆمەلگاکان و دووبارە ژیان بۆ ئەم کۆمەلگا بگەڕێنەوە